بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە هەموو کاتێکتان شاد. هەروەها کاگادارن بە دوای مانگرتنی کرێکارانی سەنایعی نەوت لە 29 جۆزەردان و پەرەسەندنی بە 114 واحدی تری سەنایعی پەیمانی نەوت و بڵاوبوونەوەی هەواڵەکان و پشتیوانی هەمەلایەنەی خەڵک لە مانگرتنی کرێکارانی سەنایعی نەوت کە یەکێک بووە لە گەورەترین مانگرتنە کرێکاریەکان لە دوو دەهەی ئەخیردا دەنگدانەوەیەکی گەورەی لەناو خەڵک و باقی کرێکارانی وڵات هەبووە و ئەمە بووە پشتگەرمی و بردنەسەرەوەی وەرەی مبارزاتی خەڵک بۆ دەربڕینی ناڕەزایەتیەکانیان. خەڵکی ناڕازی و لەوانە خەڵکی وەگیان هاتووی خوزستان لە دژی بێئاوی بێبەرقی دەستیاندا ئاعترازاتی خیابانی و سەرەتا 17 شاری ئەم ئۆستانەی گرتەبەر و دەنگی ناڕەزایەتی خەڵکی ناڕازی خوزستان سەرڕای ئەقداماتی ئەمنیەتی و تەکنۆلۆژی ڕژیم بۆ سەرکوت و ترساندنی خەڵک و بەرگری لە پەرەسەندن و بڵاوبوونەوەی هەواڵەکان وەکو قەتی ئینترنت و لاوازکردنی خەتی ئینترنت زۆر زوو لە هەموو شارەکانی ئێران و حتا لە دەرەوەی ئێران بڵاو بووە پشتیوانی زۆرینەی گرتەبەر. ئێمە بۆ لێکدانەوەی زیاتر و باسکردن لەسەر بارودۆخی ئەمڕۆی ئێران و چۆنیەتی ئەم ئاخێزە و هاتنە سەر شەقامەکانی خەڵکی ناڕازی لە دژی ڕژیمی نالایەق و ناکارامەی ئێران لەگەڵ میوانی بەرنامەی ئەم جارەمان دەدوین و سەرنجی ئێوەی ئازیزیش بۆ ئەم بەرنمەیە ڕادەکێشم کە میوانی بەرنمەکەمان هاوڕێ هەتاوی عەبدوڵڵایە. هاوڕێ هەتاوم کاتت باش و سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان. ئەم کاتەی خۆشت و بینەران و جۆگرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵۆ بەرنامەی ئاسۆی بەرابەری خۆش سپاس بۆەوەی کە بانگێشتناکردم بۆ بەرنامە. هاوڕێ هەتاو چۆنیەتی و هۆی سەرهەڵدانی ناڕەزایەتیەکان لە خوزستان لە دوو حوتوی پێشە و چییە و چۆن بووە؟ هاوڕێ گوڵناسەر وەک ئەبینین و ئەگەر چاوخشانێکمان هەبێ بەسەر مێژووی خۆسەپاندنی کۆماری ئیسلامی دوای خۆسەپاندنی لە ساڵی 57ەوە ئەبینین کە لەو ناوچانەی کە مەسەلەی ئیتنیکەیە بە تایبەتی لە خوزستان و باقی شارەکانی کە عەرەب نشینەکان لەوێ ناوچەی عەرەب نشینە سەرەڕای ئەوەی کە ئەم شوێنێکە کە لە بواری ئابووریەوە شوێنێکە کە نەوت تێدا بەرهەم دەهێنرێ و ساڵهای ساڵە لەلایەن کۆماری ئیسلامی و لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن بەرپرسانی ئەم ڕژیمەوە بە تاڵان ئەبردرێ خەڵک سەرڕای ئەوەی کە لەسەر گەنج دانیشتوون بەڵام بەداخەوە لە بواری چووکی مەسەلەی ئەتنیکیان بە تایبەتی لەسەرا و کۆماری ئیسلامی وەکو کوردستان بە بەهۆ سەیریەکە لە بواری مەعیشەتیەوە لە بواری حقوق و لە بواری مەزایاوە لە بواری ژیانی سەرەتاییترین مافەکانی ژیانەوە هەمیشە بێبەش بووەوە لە سەرەتاییترین مافی خۆیان بێبەش بوون لەو ناوچانە. ئەمە کارێکی وای کردووە خۆ پێشاندانەکانی خوزستان و باقی شارەکان کە لە فەلاحیەوە ئەو جۆرەی کاگادارن دەستی پێکردووە کۆماری ئیسلامی وەک هەمیشە هێزی سەرکوتی بەکارهێناوە خۆپێشاندانەکان لە فەلاحیە بە وەڵامی توندی کۆماری ئیسلامی بە کوژرانی دوولا و برینداربوونی چەند کەسەوە دەستی پێکردوە جەرەقەکە لەوە ڕادەستی پێکرد وەکو هەمیشە ئەم خەڵکە سەرڕای ئەوەی کە ساڵهای ساڵە لە بواری ژیانەوە لە خراپترین بارودۆخدا بوون هەوڵیان لەبەر نەبوونی ئەو ئێمە ئەزانین کە سەرەتاییترین پێداویستی ژیانە بۆ هەناسەدان بۆ ژیان و ئەوان حتا لە ئەوەش بێبەشن لەبەرەوەی کە ساڵهای ساڵە کۆماری ئیسلامی بە سیاسەتی ملهورانەی خۆیەوە بە دروستکردنی ئەو سەدانە لە دەوروبەری کارون و ئەوانە هەوڵی داوە کە ئاوی ئەو بە شەش تا بفرۆشێ و خەڵک لە تەنگنایەکی زۆرەوە قەرارەداوە. ئەمە هەموو وای کرد کە خوزستان یەکەم بار نییە کە خوزستان و باقی شارە عەرەب نشینەکان کە هاتوونە سەر شەقام و داوای مافی خۆیان کردو بەڵام ئەم جارە لەبەر ئەوەی کە ئاستی تەوەحوشە کە ئاستی هەڵاواردنە کە ئاستی چۆستانەوە کە ئەوەندە زۆر بۆ ڕژانە سەر شەقامەکان و ئاو لەبەر نەبوونی ئاو لەبەر نەبوونی مەعیشەت و ژیانەوە ڕژانە سەر شەقامەکانەوە زۆر زوو لە شارەکانی تریش بەربڵاو بۆ وەکو شاردەگان وەکو ئەهواز وەکو زۆربەی شارەکانە و هۆکارەکەی ئەوە بووکە ئاکامی سیاسەتی ملهورانە و دژە مرۆڤی کۆماری ئیسلامی و بە بڤە و چاوڵێکردنی و هەمیشە
بە شکنجە و بە توندوتیژی و بە ئیعدام و سەرکوت و لە ژێرناوی قاچاقچی مەوادی مخدر وەڵامدانەوە بە داخوازی ڕەوای خەڵک بووە. ئەم بزوتنەوە ئەبەر بزوتنەوە ئەتوانین بڵێن لێکەوتەوە و دەبینین تا ئێستاکەش کەم و زۆر هەر بەردەوام. بەڵێ هاوڕێ هەتاو ئەم ئاخێزە کۆمەڵایەتیانەی کە ئێوە باستان کرد ئەمڕۆکە لە چه ئاستێکدایەوە بەشداری ژنان چەندە بەرچاوە؟ هاوڕێ گوڵناز ئێمە ئەگەر چاوخشانێکمان هەبێ بە هەر ئەو نیشاندانانەی خۆزستان ئەبینین کە دوای ڕێک دوای هاتنە سەرکاری ڕئیسی و بەڕێوەچوونی شانۆی هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی و ئینتساباتی ڕێژیم و هاتنە سەرکاری مۆرەیەکی جنایەتکار کە دەستی بە خوێنی سەدان و هەزاران ڕۆڵەی ئەو خەڵکە سوورەوەکو ڕئیسی ئەمە پەیامێک بوو لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە خەڵکە لەمە بەدووە کە گڵۆڵم کەوتۆ تەرچێژی شعارێکێدا شەرم چۆرم خۆ نابوێرم بە سەرکوتەوە خەریکە ینی بە هێزێکی سەرکوتی زیاترەوە من وەڵام دەردەبم وە خەڵکی ئێرانیش لە هەمان کاتدا ئەم خۆپێشاندانانە ئەم ناڕەزایەتیانە ڕێک ئەگەر سەیرێکی ئەسابە کاریگەریەکانی ئەو ماوە بکەین ماگرتنەکان لە هەموو شارەکان کە تا ئێستاکەش بەردەوامەوە بە هێزێکی زۆر و بەداخوازی ڕادیکاڵترەوە دێتە مەیدانەوە ئەبینین کە خەڵک ئەمە نیشان دەدا ئەم ڕاستیە حاشا هەڵمەگرە نیشان دەدا کە خەڵکی ئێران دڵیان بە هیچ کام لە باڵەکانی کۆماری ئیسلامی خۆش نییەوە هیچ هیوایەکان بەو ڕژیمە نەماوە تەنیا ڕێگە چارەیان لە نەمانی ئەم سیستمەدا دەبینیوە ئەوەی کە ئەبینین کە لە خۆزستان ڕوویدا دروستە لە خۆزستان پێشتریش خۆپێشاندان دش بە ناعەداڵەتیەکان کە کۆماری ئیسلامی بەسەریدا سەپاندنەوە ڕوویدا بوو بەڵام ئەوەی کە ئێستا بینیمان لە تاران و لە زۆربەی شارەکان حتا لە کوردستان لە سەقەز لە سنەوە لە باقی شارەکان و بە پیرچوونی ئەحزابی کوردستانی وەک هەمیشە چونکە لە مەسلەی ئەتنیک و لە مەسلەی چۆسانەوەی نەتەوەی لە مەسلەی لە پەراوی خستنی ناوچەکانیان لەو بەشەدا ئەمە مۆزوعێکی ئینسانی بوو بەڵام مۆزوعێکی وجدانی نەبوو بەڵکو ئەمە پرسێکی سیاسی بوو و خەڵک دەردێکی مشتەرەکیان بوو کاتێک بە پشتیوانی لە خەڵکی خۆزستان لە تاران و لە زۆربەی شارەکانی تر خەڵک دروشمی نابوو کۆماری ئیسلامی و مەرگ و نەمان بۆ خامنەی ئەڵێنەوە ئەمە کۆمەڵی خاڵی هاوبەشە کەلێکیانگری ئەداتەوە پێبینی ئێستا لەو بارودۆخەدا بڕان و پچڕانی بەردەوامی بڕقەیە وەزعیەتی معیشەتی خەڵک زۆر زۆر خراپە و خەڵک لە ژێر هێڵی فەقری هەژاریدا ڕۆژانە دیار لە کۆمەڵایەتیەکان لەسەر هەڵدانە و ئەمانە وای کردووەکە هێزەکانی تریشبەرەکانی تریش بەتایبەتی ژنان لەو ساڵانەی دواییدا لە خۆپێشاندانەکانی دەیمای 96 لە 98 و تا بە هەنووکەش ئەبینین هەر لە بزوتنەوە کرێکاریەکان ئەبینین کە زۆربەی ڕێبەرانی لە ژنان پێکدێن حتا ئەوانەی کە بە زیندان و سەرکوت ڕژیم خەریکە سەرکوتیانەکە بەڵام بێدەنگ نابنوە لە ڕیزی پێشەوە بوون توانیوانە خوان هاوتەری بکەن لەگەڵ باقی بزوتنەوەکان وە خاوەن قسەی خۆیان بن و ئەم بزوتنەوە بەرینە لەوەدا سەرچاوە بێت کە خاڵی هاوبەشیان هەیە و داخوازی سەرەکی هەموو بزوتنەوەکان بەتایبەتی ژنان و کرێکاران لەو نێوەدا داخوازی نەمانی کۆماری ئیسلامی و دروشمەکان ئەم ڕاستیەمان پێ ئەوە. بەڵێ هاوڕێ هەچاو ئایا ئەم ئێعترازانە سازماندراو بووە تا ئێستا یان هەر خۆ بەخۆ دەچێتە پێشەوە ئەگەر وایە بۆ هەر بەهۆی ئەم بوونی خاڵە هاوبەشانەوە ئێمە دەبینین کە ماوەیەکی زۆرە نزیک بە 2 مانگەکە مانگرتنە کرێکاریەکان لە هەموو شارەکان لە کوردستان لە هەموو شارە گەورەکان لە کارخانەکانەوە دەستی پێکردوە کاتێک خۆزستان هاتە سەر شەقامەوە خەڵکی ناوچە عەرەب نشینەکان هاواری مافخوازی خۆیان هاواری عەداڵەتخوازی خۆیان ئەوە کرد مانگرتنی کرێکاران ڕێبەرانی مانگرتنەکان لە کارخانەکان و پشتیوانی خۆیان ڕاگەیان ئەحزابی کوردستانی ئێمە دەبینین کە بە شێوەیەکی چڕوپڕ داوایان لە خەڵکی خۆیان کرد کە هاوتەری بن لەگەڵ بزوتنەوەکەوە پشتیوانی خۆیان بە دانانی ڕاگەیاندن میتینگ بەرنامەگەری جۆلاجۆر بەو چوارچێوە بەرتەسکەی کە هەیەە خۆمان نەزانین کە بەڵام بازم پشتیوانیان کردوە لە زۆربەی ئەمە جۆرێکە لە سازماندەهی ئێمە ئەمە پێمان ئەڵێکە لەوانەیە بەزوویی ڕوونەدا بەڵام ئەمە سەرەتای شۆڕشێکە دش بە دەسەڵاتێکی دیکتاتۆر کە هێزی سەرکوتی کۆماری ئیسلامی کە لە سەرەتای خۆسەپاندنیەوە بەسەر ئێراندا هەموو ئەبزارەکانی لەدەست کرد بە هەموو
پارە و بە هەرچێکی و بەردەستی کەوت ئەم هێزە تەقوێت کابینیمان کە لە بەرامبەر ئەم هێزە لە ژنان و لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان و لە ناڕزایەتیەکان وەکو هێزێکی بەری بینیمان کە ئەمانە فەرسوودە بوون ئەسڵەن ناتەوان بوون لە مقابل ئەو هێزە لە خەڵکدا و ئەبینین ئەمە بە شێوەیەکی بەڵێ ڕێخستن خەڵکی ئێران لە شرایەتێکی نابەساما خەریکن ژیان دەکەن و حتا لەو بارودۆخەدا کۆماری ئیسلامی خەریکە بۆ دەیان ساڵ لەمەوبەر دەیانگەڕێنێتەوە حتا ئینتەرنێت بە سەیری ئینتەرنێت دەکات چون بینیمان کە خەڵکی خۆزستان کاردن سەر شقامەکان لە طریق دنیای مەجازیەوە لە طریق ئینتەرنێتەوە توانیان خەڵکی تر لەگەڵ ناوتەری بکەن ئەمە جۆرێکە لە فەرهەنگی ڕێخستن کە ساڵهای ساڵە لەلایەن خەڵکەوە لە ئێران ئێمە ئەبینی حل لە سەرەتاکانی کۆماری ئیسلامیەوە کە هات تا بە هەنووکە خۆپێشاندان بەڕێوە چوە ڕێخستن بووەوە ئەمە جۆرێکە لە فەرهەنگی ڕێخستن و پشتگیری و ئەکتیڤبوونی ئەو خەڵکە لە بەرامبەر ڕێژیمدا بەڵێ بەڕێخستنەوە ئەنجام درراوە بە دیسانی بەڕێوە ئەچێ لەوانەیە لە بەرامبەر هێزی سەرکوتدا زۆر جار کەمڕەنگ بێتەوە بەڵام دیسان بە هەر بیانوێت کە بۆیان بلوێ لە بێ ئاوی لە دیارە کۆمەڵایەتیەکان وە ئەوەی کەس خاڵێکی هاوبەشی ئەم ڕێخستنەوەیەکە هەموو خەڵکی ئێران بە کورد و بە عەرەب و بە فارس و بە تورکەوە ئەزانن کە کاری سەرەکی دیاردە کۆمەڵایەتیەکان و نەمانی بوونی ئەم وەزعیەتەنا لەبارە کۆماری ئیسلامیە و لە چاوی ئەویدا دەبێنین وە داخوازیان نەمانی ئەم ڕژیمەیەوە بە زوویش لەوانەیە ئێمە نابێت چاومان بێت کە زۆر ڕوودا بەڵام بوونی ئەم بزوتنەوانە بوونی ئەم ڕێخستنانە ئەم خۆپێشاندان ناڕزایەتیانە ئەبینی کە بڵێ ڕێخستن بووە چونکە فەرهەنگی ڕێخستن و فەرهەنگی یەکپارچەی خەریکە لەناو خەڵکی ئێمەدا ئابدیت ئەبێتەوە وانەکەی وچراوەتەوە و خەڵکی خەڵک ئەزمموی لێوەرەگرن و بە ڕێخستنەوە خەریکن ئەنجامی ئەدەن و بەرەو پێشش ئەوە بەڵێ هاوڕێ هەتاو دەور و نەخشی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەتایبەت بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی ژنان لەم بوارەدا چییە و دەبێت چی بکەن؟ ئەگەر سەیرێکی هەر ئەو خۆپێشاندانانەی ئەو ماوەکەین ئەبینین کە خەڵک زۆر دڵخۆش بوون بەوەی کە ئەحزابی وەکو ئەحزابی کوردستانی کە پشتیوانیان لە بزوتنەوەکان کرد وەکو شخصیەت و کەسایەتیە ناودارەکان کە دەبینین لە جوان و لە کەسانی بەتەمەن و بە ئەزمونەوە بگرە پشتیوانیان کرد بوونی ئەمانە دڵگەرمیە کە بە بزوتنەوەکە و هەموو توێژە کۆمەڵایەتیەکان لە ژنانەوە بگرە لە هەموو کرێکاران و هەموو ئەقشاری سنفی ئەو جامعە هەمویان دەبێت نەقش و ڕۆڵی ئەکتیڤ و کاریگەریان بێ لە هەمبەستگی لە ڕێخستن لە ئاموزشتان لە ئەوەی کە بە تایبەتی خەسارێکی زۆر کەمی گیانی ببینە لەلایەن ئەم ڕێژیمە هارو سەرکوتکەرەوە بەڵام ئەوەی کە ڕۆڵی سەرەکیانە ئەبێ یەکدەنگ بن یەکگرتوو بن هەروەی کە بینیمان هێزی سەرکوتی کۆماری ئیسلامی ساڵهایە لە بەرامبەر ئەم هێزە لە خەڵک دەستەوەستانەوە دەبینی لەو ماوەی ئاخریدا بە هەموو هێزی سەرکوتەوە نەیتوانی لە بەرامبەر ئەم هێزە خەڵکیە کە داخوازی ڕەوای خۆیان نەمانی کۆماری ئیسلامی نەمانی ئەم هێزە سەرکوتێ و دامەزرانی سیستمێکی ئینسانی و مرۆڤتەوەرە کە تێدا مافی وەگیەکیان بێ دەستەوەستان وەستاوە بۆیە دەبێت یەکگرتوو بن دەبێت لەم فەزا ترس و تۆقاندنێک کە ڕژیم خەریکە ڕۆژ بە ڕۆژ دەیخۆقێنێن نەترسێن وەک هەمیشە لە سەنگەری پێشەوە بن ئەبێ هاوتەری بن لەگەڵ هەموو بزوتنەوەکان بە داخوازیان دروستە لەوانەیە ژنان داخوازیەکیان بێ بزوتنەوە کرێکاریەکان داخوازیەکی تیان بێ بەڵام داخوازیان دەبێت لەژێر چەترێکی گشتگیردا بێ دەبێت تا ئەتوانن لە خەساری گیانی خۆیان بپوێرن و بە ڕێخستنێکی باشتر و بەهێزێکی زۆرترەوە دەبێ هاوتەری بن پەیوەند بن بەم بزوتنەوەکە داوا و مافی هەموو خەڵکی ئێرانە لە تارانەوە بگرە هەموو هەتا هەموو ناوچە دوورەکانی ئێران داوا و ماف و داوای حەق و ئازادی خەڵک ئەەکەن دەبێ هاوتەری بن دەبێ پەیوەست بن بەم بزوتنەوە بە خەڵکانی تریش هاوتەری بوو پەیوەستکەن لەگەڵ خۆیانەوە تا نەمانی یەکجارەتی ئەم ڕژیمە دڕندەیە. بەڵێ هاوڕێ هەتا کۆمەڵانی خەڵکی ناڕازی بە چه شێوەیەک دەبێت پەرە بە اعترازاتی خۆیان بدەن تا ئاخێزەکەیان بەرەو پێش ببەن و داخوازیەکانیان مسەوەگەر بکەن و هەرو جۆرەش کە خۆتان باستان کرد تەلەفاتی کەمتر بدەن. هەروەکە لە بەشی پێشترەوە باسم کرد گەورەترین هێزێک کە ئەتوانێت لە بەرامبەر کۆماری ئیسلامی هەر هێزی خەڵکە وەکو دژە کۆماری ئیسلامی وەکو دژە خۆکەی خەریکە ئەم ڕژیمە بە یەکجاری لەناو ئەباوە کۆماری ئیسلامیش
لە دوای هەڵبژارنەکانەوە بەهێنانی ڕئیسی خەریکە ئەو پەڕی ڕوو هەڵماڕاوایی ئەو پەڕی دڕندەی خۆی هەم لە ئێران هەم لە کۆمەڵگای دەرەوە خەریکە نیشانەدا و یەک خاڵێکی مثبت کە هەیە ئێستا ئەبینین کە لە وڵاتانی دەرەوە سەرڕای ئەوەی کە دروستە ساڵهای ساڵ بۆ منفعەت و بۆ بەرژەوەندی خۆیان زۆر جار میانەڕۆ بوون نسبەت بە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی بە خەڵکیان بە پەراوێز خستووە شتێک بە ناوی مافی مرۆڤ بۆ لەوانەیە بەربوونی نەبوو بێ لە ئاستی کۆمەڵگای ئێمە لەو هەموو خەسار و ئیعدام و کوشتن و بڕین و جنایەتە کە ڕوویداوە بەڵام ئێستا ئەبینین بە هاتنە سەرکاری ڕئیسی وەکو مۆرەیەکی دژە مرۆڤی کۆماری ئیسلامی وەکو جنایەتکارێکی نێونەتەوەیەوەی کە بینیمە عەفوی بینالمەلەل لێبوردنی نێونەتەوەی بڕیاری تەعقیبی داری ئەو کەسەوە خەڵک تووشی کۆمەڵگای دەرەوە تووشی سەرسوورمان بوون کە چۆن مۆرەیەکی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەوەندە هەر دڕندەیە مۆرەیەکی ناسراوی وەکو ڕئیسیە ناوەکو سەر کۆمار و وەکو زمان حاڵی خۆی دایناوە کۆماری ئیسلامیش بەڕوو هەڵماڕاوی کارێک کرد ئەمە هۆکاری ئەوەیە کە کۆماری ئیسلامی دەزانێت گوڵۆڵی کەوتۆتە لێژی زاتی چووە لە بزوتنەوە کۆمەڵایەتیەکان خەڵکی ئێمە ئەبێ وەکو ساڵانی پێشوو وەکو دوای ڕوخانی ڕژیمی پەهلەوی نەهێڵن کە دەستکەوتەکانی خەڵک لەلایەن کۆمەڵگای نێونەتەوەی و دەرەوە بە تاڵان ببردرێەوەی کە بینیمە خومێنیان هێنا سەرکار ئەبێ لە ئێستاوە خوان ئامادەکەن بۆ ڕوودانی هەر ئاڵغۆڕێکی سیاسی لە ئێران و پشت بەهێزی خۆیان ببەستن ئەمەش تەنها بەڕێخستن و بە داخوازی وەک یەک لەژێر چەترێکی گشتگیردا ڕوئەدا ئەبێ لە چوارچێوەی دروشم بێنە دەرەوە هەموو کارەکانیان پراکتیزە بکەنەوە ئەبێ ڕۆژانە خوان ئابدێت بکەنەوە نەهێڵن بزوتنەوەکە لەلایەن کۆماری ئیسلامی لەلایەن ئەوانەی کە بەرژەوەندیان لەگەڵ کۆماری ئیسلامی هاوبەشە لەبەر ببردرێ و ئەم دەردی مشتەرەکە کە ساڵهایە کۆمەڵگەی ئێمە کرمۆڵ کردووە لە بزوتنەوەی ژنانەوە بگرە کرێکارانەوە بگرە مامۆستایان هەرچ هەموو چین توێژەکانی ئێران ئەبێ بێتەوە هاوتەریک بن وەکو دیوارێکی ئاسنی لە بەرامبەر کۆماری ئیسلامی ڕاوەستن و هەروەی کە ئێستا دەبینین یەکەم شعاریان نەمانی کۆماری ئیسلامی بێ چونکە تا کۆماری ئیسلامی لەسەرکار بێ تا ئەم دەسەڵاتە بە هەموو باڵەکانیەوە لەسەرکار بێ هیچ جیاوازیەکیان نییە لەسەر کوت و لە زەبروزەنگ و شکنجە و کوشتار باوەتر هیچێکی پێ نییە بۆ خەڵک ئەبێ هەموو بەهێز و گڕوچینێکی زیاترەوە بەڕێخستنی باشترە لە بەرامبەر ئەمێ ڕژیمە ڕابوەستن و خۆیان ڕۆژ بە ڕۆژ پتەوتر بکەن خەساری کەمتر ببینن ڕێخستنی باشتر بکەن ئاستی وشیاری خەڵک بەرنەسەرەوە لە بەرابەر ئەم ڕژیمەدا ڕاوەستن و بێگومان ئەم ئەبەر جۆمبەشە کە بەڕێوەیە ئەم بزوتنەوە گەورە کە بەڕێوەیە لە خەبات سڵ ناکاوە ڕۆژ بە ڕۆژ پتەوتر دەبێ بەهێزتر دەبێ و خەڵک لەم فەزا ترس و تۆقانەی کە کۆماری ئیسلامی تۆقانوێتی ناترسن چونکە بەڕاستی هیچ شتێکیان نەما بۆ لە دەستدان وە تەنها ڕێگە جارێ نەمانی ئەم سیستمەوە دەبێ هەموو هەوڵەکانی خۆیان بخەنەگەڵ هەم ئێمە وەکو خۆمان لە دەرەوەی وڵات هەموو ئەحزابی کوردی کە وەک هەمیشە پشتیوانی خەڵک بوون و دەبێ پشتیوانی بزوتنەوەکانیش بن ئەبێ هەر کەسە لە ئاستی خۆی هەموو هەوڵەکانی بخاتە ڕست کە ئەم ڕژیمە دڕندەیە لە ناو بچێ و دەسەڵاتێک و سیستمێکی ئینسانی مرۆڤتەوە کە ئینسانەکان تێیدا مافی ئینسانی وەگیەکیان هەبێدا بمەزرێت. بەڵێ هاوڕێ هەتاو من پرسیارێکم نەماوە گەر ئێوە قسێک هەیە کە باستان نەکرۆ و گەرەکتانە ئیزافێکن بە قسەکانتان بفەرمون. منیشی قسەیەکم نەماوە هیوادارم کە ئەم بزوتنەوە کە ئاوە بڕێوەیەوە خەڵک بە داخوازی ڕادیکالتر بە ئاگاهی و شیاری زیاتر لەژێر چەترێکی گشتگیر خەریکن خەبات دەکەن بۆ نەمانی ئەم حکوومەتەکە هۆکاری سەرەکی هەموو نەهامەتی بەدبەختیەکانیانە هیوادارم هەر لەسەر پێی بێ و لەسەر پێش دەبێ و هیوادارم ڕۆژێک بێ کە ئەم سیستمە دەڕاندە لە ناو بچێ و کۆمەڵگای ئێمە بەری بێ لە هەرچی نەهامەتی و ناخۆشی فەقر و هەژاری و بەدبەختی و دیار لە کۆمەڵایەتیەکانە سپاس بۆ ئێوەش. هاوڕێ هەتاوی عەبدوڵڵاهی زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەیەمان.